پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە باسی ئەو حەفتا سێ فرقەی دەکات کە دەفەرمێ حەفتا و دویان لۆ ئاگری و دانەشیان لۆ بەهەشتی. بەڵێ دا ئایا ئەو فێرقەیە کە قوتار دەبی ئایا چێنە و ئەگەر ینی جەنابتان دەڵێن سەلەفیەکانن ئەوە ئایا بە چ دەلیلە چون پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. دا جنابتان كإدعاء سلف كان الحمد لله لسلف بلان لهندك بابتي ك وقت جنابتان باشتري زان من لسر بابتي أو حاكمانه يعني أو حكومته هندك شديدي كجناب اختلاف تاني زور طائفة هي ادعاء سلف ذكاء ويجب لون جنابتان يعني زور طائفة هي كأمن دياناس وكدنيا سلف لكاتك السلف يك سلفة بس أو هم گروپ بنای سلف ادعای سلفی دکا. باشه براجع. حافتا و دوو فرقە و یەکێکی بۆ بەهەشتە چێ ئەو یەکە؟ ئەوە خۆ بۆ من نەهاتووە من دیاری کەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام خۆی فەرمووی إلا واحدة قالوا من هي يا رسول الله قال ما أنا عليه اليوم وأصحابي. فەرمووی ئەوەی ئەمڕۆ من و هاوڵانی منی لەسەرە. ئەوە بۆ بەهەشتە. ئەوەی کە دینداریەکەی وەکو دینداری پێغەمبەر صلی الله علیه و سلم صحابە بێ ئەو بۆ بەهەشتە. جا با تۆبی با زەید بێ با عەمر بێ خۆ مۆرکێک نییە بەدەستم منەوە بێ خەتمی لێدەم هەر کەسێک دینداریەکەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابە بێ لەسەر ئەو منهەجی سەحابە بڕوە ئەو فیرقەیە کە نەجاتی بووە. سەلەفیەت یەک سەلەفیەتە بەڵێ سەلەفیەت یعنی ڕۆیشتن لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابە ئەوە یەک ڕێبازە بەوە نییە وەڵا هەر کەسە لە خۆی دیعای بکە.